حكومة بسفري ودار وما فوق عليك حكومة بسفري ودار وما فوق عليك حكومة بسفري ودار وما فوق عليك حكومة بسفري ودار بپرورده و تندرستی ژیان مەڕادە وەستی بپەروەردە و تەندروستی ژیان مەڕادە وەستی بپەروەردە و تەندروستی ژیان مەڕادە وەستی. ئێمە وەک مامۆستایان و فەرمانبەرانی ڕواندز دەمانەوێت داوای مافی خۆمان بکەین کە خۆی دەبینێتەوە لەم خاڵانەی خوارەوە. داواکردنی موچەکانی خۆمان بەبێ پاشەکەوت، زامنکردنی پێدانی موچە لە کاتی خۆیدا، هەروەها زامنکردنی نەفەوتانی موچەکانی ڕابردوو هەمویان یەکە بە یەکە لێرەوە ڕای دەگەێنین. لە ئەمڕەوە بایکۆت بەردەوام دەبێت بە جێبەجێنەکردنی ئەم داواکاریانە هیچ مامۆستایەک ئامادە نییە بچتە هۆڵەکانی قوتابخانەکانیان. لە کاتی جێبەجێنەکردنی داواکاریەکانمان بایکۆت بەردەوام دەبێت. لە دوا کاتیشداکەوە مامۆستایان بۆ ماوەی 3 مانگ چاوەڕوانی بەڵێنەکانی حکوومەتی عێراق بەڵام بەداخەوە لە دوا ساتەکاندا هەموو شتەکان پێچەوانە بوونەوە چەند کاتژمێرێک پێش ڕاگەاندنی لیستی موچە پێش دابشکردنی موچە لە ڕێکەوتنێکی جێبەجێدا وەکو ئەبینین ئەو موچێشان بە مامۆستایان ڕەوانە بین و کردیانە پاشەکەوت وێ ئەمڕۆ وەکو سەرجەم شار و شارۆچکانی تری مامۆستایان گرتبوونەوەیان ئەنجامداوە. ئێمەش بەو پەڕیتوانەوە پشتگیری مامۆستایان ئەەکەین و پشتگیری داواڕەوەکانی مامۆستایان و نەک تەنها پشتگیریان ئەەکەین لە بایکۆتکردن بەڵکو لەگەڵیان داینە و لەگەڵ مامۆستایان داینە لەسەر شەقامین و هەتا ئەو کاتی داوا و مافی ڕەوای مامۆستایان جێبەجێکرێت. بۆی ئەمڕۆ ئێمە بڕیارماندا بەکۆی مامۆستایان ئەوەی کە لێرەن و بەشێکیان کە پەیوەندیان پێوە کردوین و دڵیان پەیوەندیشمان زیاترمان پێوە ئەکەن بایکۆت ئەەکەین بایکۆتی وڵەکانی خوێندنەکەین. ئێمەش مافمان خوراوە ئێمەش کە سوکاری قوتابین چی دیکرد بەو قسە بریق و باقانە مافمان عنی مافمان نەخورێ کە بڕێن غەدر لە کەسوکاری پێشمەرگن غەدر لە کەسوکاری خەڵکەکان. ئێمە چیتر بەو قسە بریق و باقانە ناسین هۆڵەکانی خوێندن هەتا مافەکانمان دابی نەکرێت. ئێمە وەکو بەشێک لە مامۆستایانی شاری ڕواندز شاری پاشای کۆرە بەڕاستی ئەوڕۆ کردبوونەوەیەکمان ئەنجام داوە لەوەی دەنجی خۆمان بخەینە پاڵ دەنجی ئەو مامۆستایانەی کە هەوڕۆ بەڕاستی لە سەرتاسەری کوردستان لە هەولێر لە سلێمانی لەو شوێنانە هەموو گرتبوونەوە داوای مافی خۆکەن. ئێمە زیاتر لە داوای مافی خۆ داوای هیچ شتێکی تیرمان نەکردیە لەو حکومەتە ئەو گەندەڵانە بەڕاستی 27 ساڵە ئەو ملەتەیە چەوسینەوە بۆیە ئینسان تەحملی نەمایە ئەگەر نێتە سەرجادەی داوای مافی خۆ نەکات لەوانەیە خوای گەورە غەزەم لێ بگری. ئێمە شاتینە سەر بایکۆتمان کردێ لەبەرەوەی داوای مافی خۆمانەکەی لەبەرەوەی ئەو ڕاتبەکەمە بەشمان ناکە. ئێمە هەر بەخۆم شخصی بەخۆم نەخۆشم پێویستم پێ بەو پارەی لە بۆ نەخۆشیەکانم. ئێستا پێ 6 مانگە من ناتانم بچمە عیادەی لەبەرەوەی پارەم لە دەست نییە. یعنی ئێمە لەسەر خاکێک دەژین ژێرەوەی هەموو زێڕە نەوتێکی ڕەشە زێڕە نازانین دەستە گیرفانی چێ بەکاری دەینی هیچ شتێک دیار نییە. لێرەوە ئیتر بەسەوە هیوادارم بایکۆت بەردەوام بێ ئینشاڵڵا هەر بەردەوامیش دەبێ و داوای مافەکانی خۆمان دەکەین داوای ئەو دەکەین کە موچەی بێ پاشەکەوت وەکو جاران دابەش بکرێتەوە